سەبارەت بە هەمانگی و پەیوەندیەکانی یەکێتی ئەوروپا و هەروە حکوومەتی هەرێمی کوردستان لە بڕۆکسلەوە بەڕێز لاوەڕاژگەی بەرپرسی نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپامان لەگەڵا. بەڕێز لاوەڕاژگەیم کاتتان باش. بخێر هاتنە کوردستان 24. هەفکاری و هەماهەنگیە یەکێتی ئەوروپای بگشتی ji bo herîkariya zêdetir taybetî diwarê zanistî de bu herêma Kurdistanê ji çi rengî û çi royî vedê berdewam bîtin? Çi planeke taze heye? Ew katetan baş wekû xotan amajetan pêkird şandişî balayî Wezareta Xwendinî Bala Herêmê Kurdistan li Sedanî Brukselê kird û em serdana li çarçeveyê serdanekî rêxirav li layan rêxiravî DAAD Almanî ve amadekirabû ke serdaneke pêşî bû Almanya bû duatir ji bo Bruksel bû serdanekî baş bû ve serkevtû bû li kobûnekî zor baş li astekî zor bara legel Komîsyonê Ewropa beşî taybet bi xwendinî bala û zanistî rêxirabû lewê bi wirdî serzema û data û amaranekî li ber destin takû êsta li nêwan Yekîtî Ewropa û li nêwan zankokanî Herêmê Kurdistan û zankokanî welataniyan endam Yekîtî Ewropa xirane rû ew ê ke cega dilxweşî bû ew bû ke lanî Ewropî amajeyan bi we kir ke ewan zor xweşxalin bi wê ke ew projan û ew hengawaneke hawiştiyan legel Herêmê Kurdistan serkevtû bûne baş bûne û zankokanî Herêmê Kurdistan û xatirkutabiyan Herêmê Kurdistan layan sûdmend bûne yek lew her baş lew kira ke takû êsta nêzîkî 4000 qutabî li Herêmê Kurdistan serdanî Yekîtî Ewropayan kiriduwe û li zankokanî welataniyan endam li Yekîtî Ewropa li Fransa li Almanya Hungariya İspanya û welatانî tir li asî master û doktora îdaman bi xwendin dawe û birwanemeyan bi dest hênawe ke ema em jimarê eger miqarene bike legel beşekî zor beşek lew welatانî tir ke li derewê Yekîtî Ewropan jimareşî zor baş û berçawe û cegay dilxweşî ewan bû ew ê ke zor giring e bahçeyan lewe kir ke ewan berdewam dibin li pijirîkirdinî Herêmê Kurdistan bi taybetî li rûj zanistî we li kobûneweke nûnerekî ofîsî siyasetî derve û asayişê Yekîtî Ewropa beşdar bû ke ema babetekî tir e belam ewanî pê beşdar bûn û li kobûneweke amajeyan bi we kir ke ewan wekû Yekîtî Ewropa nîgeranin lew bardoxî lew li binêwan Herêmê Kurdistan û Bexda hedûte ara û bi taybetî li ser pirsî bûdce û موچە و هیوادارن کە ئەو کێشەیە و ئەو ئاڵۆزیە بە زووترین کات کۆتای بێ لە چوارچێوەی دەستوری عێراق و کۆتای پێ بۆ ئامادەگی خۆشیان دەربڕی کێگەوان بتوان شتێک بکەن ئەمە بابەتێکی تر بوو هەرویستم ئاماژە پێ بکەم لە کۆبوونەوەکە باسییان لێ کرد جگەر لەوە باس لەوە کرا کە زانکۆکانی هەرێمی کوردستان ئەو ڕووفەرمانێکە ئەنجامیان داون لە ڕووی زانستیەوە ڕفۆرمی باش بوونا و سەرکەوتوو بوونا و لە ئێستادا Yekîtî Ewropa ئامادەیە کە هاوکاری زیاتری ئەو زانکۆیانە بکات و بەتایبەتی لە گرنگێک ئاماژە بۆ بکەین کە Yekîtî Ewropa خۆی کە هاوکاری دەکات لە ڕێگەی ئەو زانکۆیانن لە وڵاتانی ئەندام کە پەیوەندی پتەویان لەگەڵ زانکۆکانی هەرێمی کوردستان هەیە ئاماژیان بەوەش کرد و خۆشتان باستان کرد کە لە کۆی 22 پرۆژەکە لە سەراسەی عێراق ئەنجام دراون هەفتەی لە هەرێمی کوردستان بوون یان لەگەڵ زانکۆکانی هەرێمی کوردستان بووە بێگومان ئەمە پەیوەندی لە نێوان دوو زانکۆ بووە بەڵام بە پشتگیری و هاوکاری دارایی Yekîtî Ewropa بووە ئەمە ژمارەی زۆر بەرچاو بوو ئەگەر لە کۆی گشتی سەیری وڵاتانی دەرەوەی Yekîtî Ewropa بکەین بەتایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ژمارەیەکی ئێران داهات دواتر عێراق دادووە لە عێراقیش هەرێمی کوردستان بوو کە زۆرترین بڵێن بەشی بەرکەوتو بوو و زۆر لەو بارەوە ئەکتیو بوون و چالاک بوون ئەمە جگای دڵخۆشی بوو و ئەوانیش بڵێنەکە بەردەوام دەبن لە پژگیریکردن لەو بواری زانستی. بەڕێز دلاوەر سەبارەت بە وەرگرتنی قوتابیانی هەرێمی کوردستان دەتوانین بڵێن ئەمە وەکو لێک تێگەیشتنێکی لێدێ لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی خوێندنی باڵا لەگەڵ وڵاتانی Yekîtî Ewropa وان پرۆسەیە تازەیە یاخود لە ماوەی ڕابردوو کاری لەسەر کراوە کە خوێندکاران بچنە دەرەوە بخوێنن لە ڕێگەی ئەم کۆبنەوانەوە کە کراوە؟ ئەمە تازە نییە پێشتر کراوە پێشتر قوتابیانی کوردستان وەکو باسم کرد ئاماژەم بە ژمارەکەشان کرد هاتوون بۆ Yekîtî Ewropa وڵاتانیەدام و لە ئاستی باڵاوە خوێندویانەوە بەرنامەشان وەرگرتووە بەڵام دوو پرۆژەی گرنگی Yekîtî Ewropa هەن بەناوی راسموس پلاس کە لەو چوارچێوەیە قوتابیان هەرێمی کوردستان سوودمەند بوونە بەشێکی
لە پەیوەندی نێوان زانکۆکان یاریمی کوردستان ڕاستەوخۆ لەگە زانکۆکانی وڵاتان دامنیشتی ئەوروپا و بەشێکیش کراوێ بۆ قوتابیان یاریمی کوردستان کە ڕاستەوخۆ بەبێ گەڕانەوە بۆ زانکۆکان وڵێن یان مؤسسات لەوێ خوان ڕاستەوخۆ پەیوەندی دەکەن بە زانکۆیەکی ئەوروپی و ئەوراق و ئەو بڕوانامەوانەی کە پێویستە تەقدیم دەکەن و دواتر ئەگەر وەرگیران دێن دەتوان لە وڵاتانە بخوێنن ڕاستەوخۆ خۆیان بە جهود خۆیان کارانن ئەنجام داوە بەڵام بێگومان ئەمە لە چوارچێوەی پشتگیری سیاسی یەکێتی ئەوروپا بووە کە ڕێگەی داوا بەوەی کە قوتابیان یاریمی کوردستان بتوانن بێن لەو زانکۆیانە بخوێنەوە چونکە ما تێچووی هەیە ئەو زانکۆیانێک کە لە ئەوروپان پێویستیان بە هاوکاری دارایی هەیە ئەو هاوکاریش لە دانیشتنی ئەوروپاوە بۆیان دابین کراوە. باشە وەکیە جەنابێ هەوە ئاماژە پێکری هەر چەند کۆ قوتابی بکارن مباشر دیرەک دەگەلوان زانکویان فۆرمێن خۆ پێشکەش بکەن بەڵگەیان خوب وەرگرتنێ ئەرێ دەستێ زانکوێن یەکێتی ئەوروپایەدا دمینە لێ مەسەلە پێدانا ڤیزا خواندنێ وان وڵاتێن کۆنینەراتی هەیە لە حکوومەتە هەرێما کوردستانێ هیچ بڕیارێک هاتە دانکوێ سانکاری بهێنەکردن؟ باسی ئەو بابەتە نەکرا بەڵام کە قوتابیەک لە زانکۆیەکی وڵاتیشی ئەندام لەشێتی ئەوروپا وەربگیرێ زانکۆیەکە خۆی لە ڕێگای نوێنەراتی خۆیان لە هەرێمی کوردستان داوای ڤیزەی خوێندنیان بۆ دەکات ڤیزە خوێندن لەگەڵ ڤیزای توریستی جیاوازدا ڤیزای توریستی لە 3 مانگ زیاتر ناتوانێت بمێنێەوە هەرچەندە ڤیزای 3 ساڵ یا 5 ساڵیش دەبێت بەڵام ئەوەی مدەی مانەوەکە لە 3 مانگ نابێت زیاتر بێ لە خلالی ساڵێک بەڵام بۆ خوێندن ڤیزای تایبەتی هەیە ڤیزای خوێندنەکە ئەمە زانکۆکان خۆیان لەگەڵ وڵاتانی خۆیان ڕێکەوتنیان هەیە بۆ ئەوەی کە قوتابیانەی نەها لە هەرێمی کوردستان لە شوێنەکانی تری دەرەوەی یەکێتی ئەوروپا بیانوێ بخوێنن ڤیزایان بۆ دابین دەکەن و ڤیزەکەشیان بۆ ساڵانە بۆ تازە دەکرێتەوە ئەمە کێشەگر نەبووە تاکو ئێستا بۆ قوتابیانی کوردستانیش ڕەنگە هەندێک تەقدیمکردنەکەی تۆزێک ئاسان نەبێ بەڵام لە کۆتاییدا ڤیزەکە دەدرێت بۆ قوتابیانە. باشە ئەس دەرفەت زانم واگوتووە بەحسا کێشەیان دناوبەرە هەولێر و بەغدایە کرد بتایبەتی برۆکسل ji bo çareserkirina van kêşeyan û pabendkirina Iraqê bi yasa û destûrê di çi karekî biket hiç planek heye? ئێمە وەکو نێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕۆژی ڕابردوو زنجیرێک کۆبوونەمان ئەنجامدا لەو بوارەیە ئێمە سەردانی یەکێتی ئەوروپامان کرد کۆمسیۆنی ئەوروپایان با بڵێن ئەو بەشێک کە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا هەیە زۆر بۆ وردی پامی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستانمان گەیاند بە وردی باسمان لە بابەتەکان کرد هەرێمی کوردستان چ هەنگاوەکی ناوە ئەو داتانێک کە ڕادستی بەغدای کردوون ئەو کۆبوونەوەی کە ئەنجام داون ئەو شاندانە ژماری شاندەکان کە ڕەوانی بەغدای کردن بۆ ئەو شێژانێک کە ئەم چارەسەر بکرێن و مووقیفی بەغداد چ بووە هەنگاوەکانی بەغداد چۆن بوونا ئەوانشمان بۆیان ڕوو کردووە هەرچەندە ئەوان بەشێکی زۆر لە زانیاریەکانیان لەلا بوو لەلایەن نوێنەرەکانی خۆیان لە بەغدا و لە هەرێمی کوردستان بەدەستیان گەیشت بوو و خۆشبەختانە ئەوانی کە ئەوان نردوگان لەگەڵ ئەوەی کە ئێمە باسمان کرد یەکی دەگرتووە خۆیان ئاماژەیان پێ کرد ئەوان نیگەران بوون لەو بارودۆخە و ئەوان وەکوی یەکێتی ئەوروپا ئاماژەیان بەوە کرد کە ئەوان پشتگیری دەکەن لە حکوومەتێکی خۆیان دەڵێن هامەبەش ژیانی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان تێدا لایەنێکی ئەکتیڤ و چالاکی حکوومەت بێەوە ئەو ڕێکەوتنانەی کە لە نێوان هەرێمی کوردستان بەغدا ئەنجام دەدرێن واژوو دەکرێن دەبێ ڕێکەوتنێک بن کە هەردوو لاپەی ڕازی بن و دێشخایەن بن و بتوانن سەقامگیری سیاسی بۆ ناو عێراق و هەرێمی کوردستان بگەڕێنەوە لەبەرەوەی یەکێتی ئەوروپا پێی وایە کە لەبەرەوەی لە ڕووی جۆگرافی لە ناوچەکە نزیکە هەر تێکچوونی سەقامگیری لە عێراق لە ناوچەکە لە کۆتایی دەکاریگەری لەسەر ئەوانیش دەبێ و جگەل لەوەش ئەوان ڕێکەوتنیان هەیە لەگەڵ ڕێکەوتنی استراتیژیان هەیە لە عێراق و لایەنێکی ئەکتیڤن لەو پێشکەوتنانەی کە لە عێراق ئەنجام دەدرێن و هەرێمی کوردستان ئەنجام دەدرێن نمونەشیان زۆرن وەکو ئێستا باسمان کرد بۆیە بەلایەنەوە زۆر گرنگەکە ئەو بابەتانە چارەسەر بکرێن و لە دوایین کۆبوونەوەش کە شاندی عێراقی مانگێک لەمەوبەر شانگێکی باڵای عێراقی سەردانی بروکسێلان کرد ئێمە وەکو نێودەری حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەکە بەشدار بووین لەوێش چەند جارێک ئاماژەیان بۆ کرد کە بۆ یەکێتی ئەوروپا زۆر گرنگەکە پەیوەندی باش و تەندروست لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەبێ لەو کۆبوونی ئێستا ئاماژیان بەوە کرد کەوان ئامادەن هاوکار بن ئەگەر لە شوێنێک بتوانن هاوکاری ئێمە بکەن ئێمە لە هەفتەی داهاتوو لە ڕۆژی داهاتوو بەردەوام دەبین لە ساڵاتچەکانمان بەتایبەتی لە پەرلەمانی ئەوروپا. دەست خۆش گەلێک سپاس هێژای دلاوەر ئاژگەیی بەرپرسێ نوێنەراتیە حکوومەتە هەرێما کوردستانی لە یەکێتی ئەوروپا ژە بروکسلێ گەلێک سپاس.
سپاس بێوش کاتش خۆش.